ڕۆژوانی عزیز بەکارهێنانی ئەم جۆرە شتانە لە مانگی ڕەمەزانە هیچ کێشەیە بۆ ڕۆژەکە دروست ناکات و پاداشی ڕۆژەکەشت کەم ناکاتەوە. بگرە بەکارهێنانی هەندێکیان پێداویستی ڕۆژانەن، ئێمە وەکو موسڵمان پێویستە بەکاریان بێنین. بۆیە هەر کاتێک یەکێک لەم جۆرە شتت بەکارهێنا هیچ قەلق مەبە لە ڕۆژەکەت، نە ڕۆژەکەت بەتاڵ بۆتەوە و نە پاداشی ڕۆژەکەشت کەم بۆتەوە. یەکەم بەکارهێنانی فڵچە و معجون لە کاتی ڕۆژوودا. بگرە زەڕوڕەتێکی ڕۆژانەیە تۆ دەمودانت خاوێن بێت، بۆیە فڵچە و معجون ڕۆژەکەت بەتاڵ ناکاتەوە، پاداشی ڕۆژەکەشت کەم ناکاتەوە. بەڵام مەقەیەتی ئەوە بە معجونەکە نەچێتە ناو قوڕکتەوە بەرەو گەرود بڕوات. یا بەکارهێنانی سیواکردن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ڕۆژوو وایە بە ڕۆژوو نەبوایە بەکاری ئێهێنا. بەکارهێنانی قەترە بۆ چاو و گوێ بە هەمان شێوە ڕۆژوو بەتاڵ ناکەنەوە. یان هەڵگرتنی شاف بۆ کەسانی نەخۆشن، یانەوێ شاف هەڵگرن هیچ کێشەیە بۆ ڕۆژەکانیان دروست ناکات. بەکارهێنانی ئامێری بەخاخ بۆ کەسانی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە، بە هەمان شێوە پاداشی ڕۆژوو کەم ناکاتەوە، ڕۆژوش بەتاڵ ناکاتەوە. یان هەڵگرتنی ئامێری ئۆکسجین بۆ کەسانی کە نەخۆشن تەنگە نەفەسیان هەیە، بە هەمان شێوە کێشە بۆ ڕۆژوو دروست ناکات. یان بەکارهێنانی دەرزی سوکەری، ئەو کەسانی کەوا نەخۆشی شەکرەیان هەیە ئەیانەوێت دەرزی بەکاربێنن لە بەیانۆن لە ئێواراندا، هیچ کێشەیە بۆ ڕۆژەکانتان دروست ناکات. بۆ معلوماتان، هیچ دەرزیەک کێشە بۆ ڕۆژوو دروست ناکات جگە یەک دەرزی نەبێت. ئەویش دەرزی مقەویە، دەرزی مغەذیە کەوا جێگەی نان و ئاو ئەگرێتەوە. دەرزی ئازارشکێن، دەرزی دڵ، دەرزی زەخت، دەرزی هەر دەرزیە بێت کە جێگەی ئاو و نان نەگرێتەوە ڕۆژەکەتی پێ ناشکێ، بۆیە خۆتان قەلق مەکەن. یان دان هەڵکێشان، کاتێ تۆ بە ڕۆژوویت سەرەی دکتۆرت هەیە، دانت ئازاری هەیە، ئەتەوێت دانت هەڵکێشانی دان بە هیچ شێوازێک ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە. یان ئەو ئافرەتانی کە لە ماڵەوە چێش لێ ئەنێن، ئەیانەوێت تامی چێشتەکەیان بکەن، بەو مەرجەی نەچێتە ناو قورگیانەوە بەرەو گەرویان نەڕوا بۆ مەعیدەیان نەچێ، تەنها لەسەر زمانیان تامی بکەن، هیچ کێشە بە ڕۆژەکانیان دروست ناکات. یان ئەو ئافرەتانی لە ماڵەوە ئەیانەوێت خۆیان بڕازێنەوە بۆ مێردەکانیان. هەندی ئافرەت طبیعەتی وایە و ئەخۆی ڕاهێناوە ناتوانێت بەبێ میکیاژ لە بەردەم پیاوەکەی بسوڕێتەوە، بە هەمان شێوە کێشە بۆ ڕۆژەکە دروست ناکات. یا مەلەوانی کردن، خۆشوەردن، ئەمانەش کێشە بۆ ڕۆژوو دروست ناکات، بەڵام ئەبێ ئینسان مقەیەد بێ ئاو لە قورگەوە نەچێتە ژوورەوە. کاتێ خەوتویتە تووشی احتیلامە بی، بە کوردی خۆمان پێی کوردواری خۆمان پێوتێ شەیتانی، بە هیچ شێوازێک ڕۆژەکەت کێشەی بۆ دروست نابێ و ڕۆژەکەشت بەتاڵ نابێتەوە. هەر کاتی هەستای لە خەو خۆت بشۆرە و پاداشی ڕۆژەکەشت کەم نابێتەوە. یان ئەو کەسانی کە حەپی دڵ بەکارهێنن، ئەو حەپەی کە ئەکرێتە ژێر زمانەوە، بەکارهێنانی ئەو جۆرە حەپەش بۆ دڵ، مادام ئەو حەپە ناچێتە ناو مەعیدەوە هیچ کێشەیە بۆ ڕۆژوو دروست ناکات. یان مڕەتەبی لێو، ئەو کەسانی کە لێویان ئەقەڵەشی و لێویان وشکە، یانەوێت لە مانگی ڕەمەزانە لێویان تەڕ بکەن، بەو جۆرە مڕەتەبانە هیچ کێشەیە بۆ ڕۆژەکانتان دروست ناکات. جۆرە تاقیمێکمان هەیە بۆ دەم بەکارهێنێ، غەرغەری پێکرێت، بە هەمان شێوە ئەو جۆرە دەرمانش کە غەرغەری پێکرێت تەنها بۆ ناو دەمە، بۆی دەم بۆنی خۆش بێت یان کۆمەڵە بەکتریایە بکوژێت، بە هەمان شێوە کێشە بۆ ڕۆژەکەت دروست ناکات. یان تۆ هەل لە خۆتەوە ئەڕشەیتەوە بێ ئەوەی زۆرت لە خۆت کرد بێت، واتە بە ئەنقەزنا لە خۆتەوە دڵت تەبیعەتت تێکەچێ و ئەڕشەیتەوە، بە هەمان شێوە ڕۆژەکەت پێی بەتاڵ نابێتەوە. یان بەکارهێنانی عەتر، گوڵاو، بخور، ئەمانەش بە هەمان شێوە ڕۆژوو بەتاڵ ناکەنەوە بە هیچ شێوازێک. ئەوەی ڕۆژوو بەتاڵەکاتەوە عەزیزانی خۆم، خواردن و خواردنەوەی بە ئەنقەستە. تۆ بە ئەنقەس بڕۆی ئاو بخۆیتەوە، یان بە ئەنقەس بڕۆی نان بخۆیت، ئەمە ڕۆژوو بەتاڵە بێتەوە. یان جیماعکردن لەگەڵ خێزانتە، یان ئاوهێنانەوەی خۆدەوەی خۆی نهێنی پێوترێت، ئیستیمناکردن، ئەمانە ڕۆژوو بەتاڵ ئەکەنەوە. یا بە ئەنقەس بڕۆی خۆت بڕشێنیتەوە، بە هەمان شێوە ئەمانە هەمووی ڕۆژوو بەتاڵ ئەکەنەوە. ئەمما ئەگەر کەسێک لە بیری چوو بە ڕۆژووە ئەچێ لە بەڕادەکە تێر ئاوە خواتەوە یان نان ئەخوات، دوای کاتێ بەهۆش خۆی دێتەوە سێرەکە ئەم بە ڕۆژووە، ئەمیش ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە، کێشە بۆ ڕۆژووی ئەو برایە ئەو خوشکە دروست ناکات. خۆی پەروەردگار ڕۆژووی هەموو لایەکمان قبوڵ کات. ئەمە کورتەیەک بوو، پێم خۆش بوو عەرزی جەنابتانی بکەم، چونکە زۆرێک لە مسلمانان پێیان وایە بەکارهێنانی ئەم جۆرە شتانە لە کاتی ڕەمەزانە پاداشی ڕۆژوو کەم بکاتەوە یان ڕۆژەکە بەتاڵەکاتەوە. بارك الله فيكم
وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.